ئێرە پرۆژێ ئاوی فرانسەیە یەکێکە لە پرۆژە سەرەکیەکان کە ئاوی خواردنەوە بۆ شاری هەولێر دابین دەکات. 40 گەڕک زیاتر پێش بەو پرۆژەیە دەپەرسێت بۆ دابینکردنی ئاوی خواردنەوە. هەر 4 وەرز لە هەر 12 مانگ ڕۆژانە 24 کاتژمێرە پرۆژە لە ئیشە لە 180,000 متر سێزە تاکو 200,000 متر سێزە ڕۆژانە ئاوی پاک دەنێرن بۆ ناو شاری هەولێر. بە چەندین قۆناغ پاک دەکرێتەوە، چەندین موادی کیمیایی لێ بەکاردێت تاکو و پاک دەکرێتەوە. ئەو پرۆژانش لێرە بەردەوام لە کارە بە ڕۆژانی هەینی و شەمە ڕۆژانی پش و جێژنەکان ئەو پرۆژە هەر لە کارە بە بێوەستان. پشکردنی ئێرە دوو شێوازی فەرمانبەر لێرە، فەرمانبەری وەزبەکان کە 24 کاتژمێرن لێرە دوایی پاش تابوونیان وەزبەیەشتر دێ لە بۆ کارکردن. هەروەها تیمی ساکردنەوەشمان هەیە بۆ هەر عەتەڵێکە بێتن ئەوانە دەست بەجێ عەتەڵی کارەبای میکانیکی چاچی دەکەنەوە. فەرمانبەران لێرە دەمینێنەوە وەکو ڕۆژانی ئاسایشی کاری خۆیان دەکەن، وەک شەپتێکردن و پێکردنی پەمپ و کوژانەوە هەموو کارێکی هونەری و پرۆستی پاکردنەوە لێرە وەکو ڕۆژانی ئاسایی دەکرێت، لە ڕۆژانی ڕەمەزانی وەکی ڕۆژانی ئاسایی دەکرێت. فەرمانبەرانی ئێرە وەک خێزانێک لەگەڵ یەکترن لە هەموو با بڵێن لە کارەکان پێکەوە یارمەتیەکدی دەدەن بە ئەندازیار و بە تەکنیکار و بە با بڵێن کارگوزاروانی تر وەک خێزانێکی لێرە لە کەشێکی زۆر خۆش ڕۆژانی ڕەمەزان لێرە بەسەر دەبن. خدای گەورە دەپاڕێنەوە ڕۆژ و تاعاتی هەموو لای قبولکە لە مانجی ڕەمەزانی پیرۆز. ئێمە لەگەڵ هاوپیشەکانم لێرە لە پرۆژەی ئاوی ئیفراسێ پێکەوە بەربانگ دەکەینەوە ئەو ڕۆژانێک کە لە دەوامین. لە پاش شەوانیش دەمێنێنەوە ئەرکی خۆمان لێرە جێبەجێ دەکەین. هەرچە لەمەش پێمان خۆشەوە چ خەڵکە لە ماڵەوە لەگەر مال و منداڵی خۆمان بەربانگ بکەینەوە، بەڵام چکە ئیشەکەمان خزمەتکردنە بە وڵاتی خۆمان ئیشەکی خزمەتکردنە شانازی پێوە دەکەین، خزمەتی وڵاتی خۆمان بکەین، خزمەتی هاو نیشتمانیانی خۆمان بکەین. جێگای شانازیە لۆمە. الله أكبر الله أكبر. الله أكبر. الله أكبر. السلام عليكم ورحمة الله. السلام عليكم ورحمة الله.